دوایین دەستپێشخەری بۆ ئاشتی لە نێوان رووسیا و ئۆکراین وڵاتی چینە دەستپێشخەرێکی ڕاگەیاندووە 12 خاڵە دەست پێشخەرەکە بە مەبەستی هێنانەری ئاشتیە و ڕاوەستاندنی جەنگەلانی کەم وڵاتانی جیهانیش دابەش بوون هەندێک پێشوازی لە دەست پێشخەرەکەی چینەکەن بە گرنگی دەزانن هەندێک وڵاتی ئەوروپیداوە لە ئۆکراینەکەن لەگەڵ رووسیا دابنیشێت هەمومانیانی گرنگن ڕووداوێکی گرنگە دەست پێشخەرێکی گرنگە ئاکرێ بڵین جددیترین دەست پێشخەریە بە درێژایی ئەو ماوەی کە شەڕەکە دەستی پێکردووە لە ماوەی ساڵی ڕابردووە بە هیوایەوەی کە جەنگەکە کۆتایی پێبێ ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆساکاوە تەیب کە بەڕێزیان مامۆسای زانکۆ و چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە بێ بەڕێز مامۆساکاوە سڵاو لێ ببیانیت باش دەست پێشخەرەکەی چین پێ دوایە ببێتەوە کاری ڕاوەستاندنی جەنگەکە سڵاو لە ئێوە بەیانی بینەرانتان باش ئەوەی هەیە بە ئاوردانەوە لە مێژووی جەنگەکانی کۆتایەکانی سەدەکانی 20 و 21 و لە نەوەتەکانەوە و پێشتریش کە ڕوویدا بۆ هۆکاری ئەوەی بەدەر لەو پێشاتانەی کە هەبوو بەدەر لە زۆرجا ئەو ڕائیانەی کە پیان وابوو کە بە زووی یەکلا دەبێتەوە هەر ئەوەندەی تێکەڵاو بە جەنگەکان دەبوون لە چوونی سۆڤێت بۆ ئەفغانستان و دووبارەکردنەوەی هاتنی ئەمریکا بۆ دووبارەی ئەفغانستان و عێراق هەموو ئەوانە بووە هۆکاری ئەوەی ئاماژە بن زوو نەتوانرێ ئەو جەنگانە کۆتایی پێبێنرێ بە سەرەتایەکی دەست پێ دەکاوە کۆتایەکەی ماڵوێناکەر و شتی زۆر نەخوازراوی بەدوادەهات ئەوەی لە ئۆکراین ڕوویدا تەبیعی بووە هۆکاری ئەوەی کە پێشبینیەکان لە هەموو دنیا وابوو کە بە ماوەی چەند ڕۆژێک لە بەرەوەی وڵاتێکە هەم نزیکە هەم بەراورد بە چەک و تەکنەلۆژیای رووسیا لە بەرامبەردا ئۆکراین بەرەو ئەو قۆناغانە و بەرەو بە مەدنی بوون دەڕوات ببێتەوە کاری ئەوەی نەتوانێت بەرگەی ئەو جەنگانە بگرێت بە ماوەیەکەم بەڵام ئەوە ساڵێک تێپەڕی بەسەر ئەو جەنگە و یەکلانە بۆ هۆکاری ئەوەی لە نێوان دوو وڵات نەبینێتەوە وەک لە پێشەکیەکەی باستان کرد بۆ هۆکاری ئەوەی کۆمەڵێک دەرەنجامی هەم لە ناخۆی ئۆکراینی و کاریگەریەکانی لەسەر رووسیا کاریگەری هەبوو لەسەر ئەوروپا بە دەرنەبوو لەسەر ئاستی جیهانی لە ڕووی ئابوووریەوە بۆ لە ڕووی قوربانیدانی گیانی و ماڵیەوە بۆ ناخۆی خۆیان وە لە ڕووی سوتەمەنی و بازرگانی بۆ ئەوروپا چونکە هاوبەشە سەرەکیەکانی رووسیا ئەوروپایە ئەمریکایە و هاوپەیمانەکانی بووە هۆی ئەوەی چەند بڕیارێک کە بەدەل لە پێشبینی رووسیا بوو کە گوشار خستنە سەر دەوڵەتەکە بوو ئێستا دەرکەوت بۆ هەردوو لایەن نە رووسیا بەهۆی ئەو بڕیارانەی گوشار خستنە سەریەوە و ئەو ئامۆژگاریانەی کە سەرۆک زیلنسکیش دەکرێت ئەوەیە نە بە گوشار سۆڤێت کۆتایی پێدێەوە نە بە هێرشی ببوورە رووسیا کە بۆ سەر ئۆکراین دەتوانێت کۆتایی پێبێنێت لەبەرەوەی بەرگری هەبوو لەبەر وڵاتی کە زۆر هاتن داخلی جەنگەکە بوون و مەترسی ئەوە هەبوو و ئێستاش باز لەوە دەکرێت لەوانەیە رووسیا پێی هەزم نەکرێەوە باز لە بەکارهێنانی جەنگی ئەتۆم و تاقیکردنەوەی کوورە ئەتۆمیەکان زۆر جە چالاکردنی بۆ بەکارهێنانی لە جەنگەکە ئەیتر ئەو قەنەعەتێکی باشە ئەوەی بەنسبەت رووسیاش پێشوازی لە چین دەکات چین لەبەر ئەوەی هەر یەکەم جار ئامادە نەبوو ئیدانەی هێرشەکانیش بکە و بە داگیرکردنیش ناوی ببە و پێشهاتەکان وابوو چینیش لەگەڵ تایوان بکەوێتە جەنگێکی ترەوە ئەو پرۆپاگەندانەی کە هەبوو بەڵام ئەوەیان ڕووی نەدا لەوانێ بۆ زیرەکی وریای چینیەکان بگەڕێتەوە لەو کە دایانەوێ بمنە ئابوووریەکی بەهێز ئابووری بەهێزیش دائیمەن بەدەل لە شەڕ و شۆڕ و ئارامی پێویستە ئەوەی ئێستا هەیە چونکە رووسیا بەشێکی خاکی ئۆکراینی داگیر کرد و هەندێکیانی خستە سەر وڵاتەکەی خۆیەوە بۆیە قوربانیەکی زۆری داوە ڕایگشتی ناوخۆی کە ئامادە نییە بێمەرز بکشێتەوە ئۆکراینیەکانیش دایانەوێ ئەو خاکانەی کە لیان داگیر کراوە بە وەری بگرنەوە ئەوانە دەبێتەوە خاڵەکانی پێشنیاری چینیش بۆ
بۆ ئەوان تەمەشا دەکەی هەمووی ڕاستخۆ کۆتایی هێنان نییە، یعنی شتێکی لێ دەخوێنرێتەوە درێژەی هەیە جەنگەکە و داگیرکاریەکە بەردەوامی هەیە، بەڵام لە ناوەڕۆک هەندێک تەحەفوزاتی بۆ هەردوو لاداناکە بەرەو ئاڵۆستر نەبێ، مافی مرۆڤ پارێزراو بێ و دیلەکانی جەنگ ئاڵوگۆڕی پێ بکرێت، دەست بە کووری ئەتۆمی نەبرێ و ئەو بابەتانە بەگشتی هەندێکی هۆشداریە بۆ جیهان بکشێنەوە لە بارودۆخ و ئەو هاوکاریە بۆ ئەوەی بەرەو خاوبوونەوە بڕوات و ئەو گەرمیەی کە یەکەم زار دەستی پێکرد بەگشتی خاو بکرێتەوە، بۆیە لەوانەیە بۆ سەرەتا باش بێ و بۆ بەڵێ ئەمێ پرسیارێ بکەم مامۆسا، پێ دوانیە جۆرێک لەوەی هەم رووسیا ئیتر وردە وردە هیلاک بووە لە جەنگەکە، ڕاستە پۆتین یعنی بڕیارەکە تۆزێک ئەها وەکو چۆنەڵێ سەربازێک بڕیارێکی ئەوەی تر ناوێت بگەڕێتەوە لە مەدانی جەنگاوەکو شکست خواردوو دەربکەوێ، پێی وایە گەر ئێستا ئاشتی ڕابگەێنێەوە ڕازی بێ بۆ هێزەکان بگەڕێنێتەوە لە خاکی ئۆکراین وەکو شکست خواردوو دەبیندێت، ئۆکراینیش بە هەمان شێوە ئەیەوێ بەرژەوەندەکانی پارێزراوە بن دوایە و جەنگە دوور و درێژ و کاولکاریە، ینی پێدوانی هەردوو لایەن هیلاک بوون، هەست بە ماندوێتێکی زۆرەکەن لە جەنگەکەیە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی مرۆییەوە لە هەموو ڕووەکانەوە لەسەر وڵاتەکەیان. بە تاکید دەستپێکردنی جەنگ بەهۆی ئەو قوربانیە گیانیانەی کە لە هەردوو لا دەکەوێتەوە دەبێتەوە کاری ئەوەی دروستبوونی لە جۆرێک ڕاگشتی ناخۆی دەبێت ئێمە خوێندنەوەمان بۆ سەرکردەی هەردوو وڵاتە بێ، یەکیان کێشەی پۆتین ئەوەیە کە لە ناو دەستگایەکی مخابەڕاتی هات و بە تیرۆر و تۆقااندن هاوتای کاتی خۆی دەبینین کە ڕژێمی سەدام حوسێن کە دیکتاتۆر بوو هەمیشە هەوڵی دەدا کە هەنگاوێک چووە پێشەوە ئەو سەرکردانە پاساویان هەبێ و لە گەڕانەوەش دەبێت پاساو هەبێ بە مەبەستی ڕایگشتی، بەوەی ئێستاوا هەز دەکا کەوتە هەڵەیەکی ستراتیزی و سەربازی گەورەوە پێشبینیەکان وا دەرنەچوون بەو ماوە کەمەی کەدا نابووکە کۆی وڵاتەکە کۆنتترۆل بکەن و ئیدارەی خۆیان بخەنە سەر هەر کشانەوەیک بە مەرگی خۆی دەبینێت، دیکتاتۆری ئاسان نییە یان سەرکردەی تاکڕەو ئەوەی بەرەو دەسەڵات هەنگاو دەنێ خۆتان دەزانن خۆڕغی دەسەڵات و ئالوگۆڕنەکردن و هەتا حدێک خۆی بەوە دەزانێ کە دێتە سەرپاش ماوە و لاشەی سۆڤیەتی پێشوو، ئێستا رووسیا دەخاتەوە ناو مەعادلە جیهانیەکان هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سەربازیەوە، هەم وڵاتانی تر ماندوون بەوەی هاتنی بۆ ئەفغانستان و عێراق بە تایبەتی قوتبە سەرەکیە منافسەکەی کە ئەمریکایە. هاوشێوەی هاتنی ئەمریکا هەرچەند وڵاتێکی دیموکراسیە هەرچەند سەرۆکەکان دەگۆڕدرێن بەڵام جۆرێک لە بەرژەوەندی و ڕاهاتن لەگە بارودۆخەکە دەبێت کشانەوەی بەیەک بڕیار ئاسان نییە، ئەگەر بۆ ئەمریکا ئاسان نەبێ بنمونە لە ئەفغانستان کەوتە بەر لۆمەی مافی مرۆڤ و ڕایگشتی ناوخۆیی کە لەوانەیە ئەو سەرۆکی ئێستا بەرپرز نەبوو بێ لە بەشێک لەو ڕووداوانەی کە ڕوویدا، بەڵام بۆ خۆی بەرپرسی یەکەمە بۆیە ئاسان نییە پاساوێکی بەهێز بێ ئایا چەند ئامانجەکانی توانی لە ئۆکراین بێنێتە دی، چونکە ئێمە ڕەئیەک دروست بوو کە بۆ بەهاتنی هێزی ناتۆ کە لە بەرامبەر وارشۆ دروست بوو کاتی خۆی وارشۆ کە سۆڤێت شکست دێنێ پەیمانەکە کۆتایی دێ ناتۆ بەرەبەرە خۆی بەهێز دەکات بەوەی هاوسنووری دەبێت، وا دەزانن بۆ جێگرکردنی بەشەشی لەو بنکە سەربازی و هێزی ئەوانانە ئەوەی ئۆکراین و ئەوەی ترسی رووسیا هەبوو لەوانەیە کەم تەرکیزی ناوەندە سیاسیەکان بەلایدا بێ، مەترسیە لە هاتنی ئەو هێزە لیبرالیە بۆ هاوسنووری خەڵک تەمەشا دەکا کە بارودۆخێکی وابێ کا لە بارودۆخی ناخۆی دەکاتەنات لەبەرەوەی ئێستا موشکی کشوەربەر ئەو مۆزوعانە یەکلا دەکاتەوە ئەو نەویست ئەو جیرانەی دروست بێ لە بەرامبەردا زیلنسکی پارێزگاری کرد و هەمووی دەربەدەر بوو بۆ بە شارێکی وێرانە و کامل سەربازی
ئێستا بچێتە دانووسانەوە چی دەست دەکەوێت دەتوانێت بەشدار بێ لە هەموو ئەوانەی کە پێشتر ئەو بانگەشانەی کردی کە ئۆکراین بخاتەوە بێتە بەشێک لە ناتۆوە ئەوانە بۆ دانیشتوانی ئێستا لە دەروون زیاتر ئاگانەوە بارودۆخەیە و بەرگریەکیان کرد لە ئاستی تمکی ئەوشدا هەز ناکەی خوێندنەوەکانی جیهان بۆم جەنگا خوێندنەوەیەکی واقعی نەبوون کوربین بوون هەر بەوەی کە لە سەرەتاوەکو جەناب بەدامەژت پێکە رووسیا پێی وابوو لە ماوەی ڕۆژێک دوو ڕۆژە جەنگەکە کۆتایی پێێنێ تەنانەت ناوی نەنابوو جەنگ ناوی نابوو ئۆپەراسیۆنی تایبەت لە سەرەتاوە و پێی وابوو جگە لە ئەوەی ئۆکراینە لە ماوەیەکی کورتە داگیرەکات دەستی بەسەراگرێت ئەتوانێت لە ڕێگەی وزەوە ئەوروپاش بکاتە ژێر کۆنتترۆلی خۆیەوە وەکو دیلی وزیان لێ بکە بەڵام خوێندنەوەکان واقعی نەبوونەوە تا بینین هەم ئۆکراینەوە ساڵێکی بەسەردا تێپەڕی و شەڕەکە بەو شێوەیە بۆ وزەش ئەوروپا ئێستا سەرچاوی بەدیلی بۆ وزە دۆزیوەتەوە کە ئەتوانێت تر وزەی رووسیا بەکارنێنێ پشت بە وزەی رووسیا نەبەستێ بە هەمان شێوە دوای سەپاندنی سەرچاوەکان دەڵێ نزیکەی 12,000 سزای جیاوازی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەسەر کەرتە جیاوازەکانی رووسیا بەڵام ڕێژەی پاشەکشەی گەشەی ئابووری رووسیا 3%ە یعنی زۆر کاریگەری نەکردوتە سەر رووسیا بە شێوەیەکی گشتی ینی خوێندنەوەکان بۆ ئاوا ناواقعین وەکو دەزانین خۆم وڵاتانە سەرچاوە و ناوەندی زۆر گرنگی دیراسات و ورد و دەستگای هەواڵگری زۆر وردیان هەیە لەوانەیە بەشێکیان ئەوە بێ لە قسانەی جەنابتانەوە ئەوە بێ کە بەهەڵە برا دەستگای مخابەراتیەکان ڕۆڵی سەرەکیان بینی لەوەی ناوەندە ئەکادیمیەکان ڕۆڵی سەرەکی وەگوێ لە پێشنیار بگرن لەبەر ئەوەی وەک سەرکردەیەکی تەنیا لە پێشنیارەکانی خۆی بە هەند وەردەگرێت لە هەندێک لە کۆبوونەوەکانی پوتین دەبینی کەسێک دەیوێت هەندێک ڕای جیاواز بدا ئەو دەڵێ بڕیاری خۆمانداوە بۆیە لەو وڵاتانەی کە بەلای تاگڕەوی دەڕۆن کەمتر ناوەندە توێژینەوەکان کاریگەریان هەیە و لە بەرامبەردا جیهان و بەهاری عەرەبی وەک ئەوەی کە باز دەکرێت 100 ساڵ جارێک گۆڕانکاری لە هەندێک لە نەخشەی جیهانی بەگشتی ڕووبدا بۆ هۆکاری ئەوەی ئەو ئابووریە جێگیرێک کە پێی وابوو بینای کرد کە دەتوانێت کاریگەری هەبێ لە ئەوروپا وەک پێویست پێشنیارەکان دەرنەچوو وە دەشزانن لە دوای ئەو بارودۆخە هاوشێوەی ئۆکراین کە کۆمەڵێک پشتیوانی هەیە لە بەرامبەردا رووسیاش کۆمەڵێک پشتیوانی هەیە لە جەنگەکە و بە تایبەتی زەبەلاحێکی وەک چین ئێستا لە ڕووی ئابووریەوە لەوانەیە کار نەکردنی بەو ڕێژە زۆرە ببێتە هۆکاری ئەو پاڵپشتیە مادی و معنەویانەی لە پشت ڕووداوەکانەوە ڕوودەدا کاریگەری بەس لە دوورمەودا بە تاکید بە ئێستاشەوە ئەگەر لەو کاتێ ئێستا جەنگەکە ڕابژیرێ دەبێتە هۆکاری ئەوەی گۆڕانکاری لە نەخشە و خشتەی ئابووری جیهان بەگشتی ڕووبدا وە گوتمان لێکەوتەکانی بەشێکی پەیوەند بە ناوخۆی هەردوو لایە بەشێکیان پەیوەست بە ئابووری جیهانە بەشێکیان پەیوەست بە ڕاگشتیە جیهانیەکەیە بەشێکیان ئەو گۆڕانکاریە کە لە دوای هەموو جەنگەکان دێتەکایەوە کۆمەڵێک تونبوو مەساڵحی گەورەش لە جەنگەکان دروست بووە بۆ هەندێک لایەن لەوانەیە ڕێگەی نەدابێ ئەو وڵاتە بە ئارامی گەشە بکە بۆیە هەستان لایەنە مخابەراتیەکەی رووسیایان بە هەڵە تێگەشتنیان لەو بارودۆخە هەبێ بووە ئەو بۆیە خستیانە ناو زۆنگاوی شەڕەکەوە کە هات پێشبینی نەکرد بەو ڕادەیە چونکە ئێستا ئێمە لە نێوان جەنگ ببوورە وەکو دواپرسیارم ڕۆڵی ئەمریکا ینی ئەمریکا دەزانین ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەیە لە بەردەوامیدان بە جەنگەکە یاخۆت کۆتاییێنان بە جەنگەکە بێگومان لە ڕوویهاندانی زلێنسکی و ئوکراین بەوەی کە ڕازی بێ بە مەرجەکانی رووسیا یاخودەوەی پشتیوانەکانی بەردەوام بێ بۆ ئۆکراینە و بۆی جەنگەکە درێژەی هەبێ ئەمریکا ئێستا دوای دەستپێشخەریەکەی چین هیچ ڕوونکردنەوەیکی هەیە هیچ قسەیەکی هەیە لەبارەی جەنگەکەەوە وازح نییە کە
نە لە دژ نە لە پشتیوانی بۆ دەست پێشخەریەکە و بە تاکیدیش ئەمریکا ئەوە بەنسبەت لایەنی رووسی چینی ئەو دوولایەنە بە تەرەف و بلۆکێک هەژمار دەکرێت لایەنی دوم لایەنی یەشێتی ئەوروپا و بەرامبەردا ئەمریکا ئایا ئەوان ئەو شروط و مەرجانەی کە دەسەپێنن یان دانەوەیە زیلینسکی تعبیر لە ڕای ئەوان بکە لەبەر ئەوەی گۆڕەپانەکە بووە بە دابەشیەکی جیهان ئەوەی بەر لە ئێستا دەمویست باسی بکەم جیهان لە نێوان شەڕێک بەشێک کلاسیکی و بەشێک لە تاقیکردنەوەی تەکنەلۆژیا بە هەردووبارەکە لە ناوخۆی جەنگەکە بەکار هات بۆیە ئەوانش کۆمەڵێک شروط هەیە ئەوروپا پێشتر ئەوانەی کە چونکە قۆناغی یەکەم و سنووری یەکەم یەکێتی ئەوروپایە و بە تایبەتی فەڕەنسا و ئەڵمانیا کە ڕۆڵی سەرەکییان هەیە لە هاوکاریکردن و بە چەندی جار ئەوان ڕوبەڕووی ڕەخنەش بوونەوە بۆریس جۆنسن لە بەرامبەردا فەڕەنسا شعبیەتی خۆیان بەشێک لە دەست دەدەن لە هاوکاریەکان ئەوانە قۆناغ و هەنگاوی یەکەمە ئەمریکا دوورتر پشتیوانی ئەو بابەتە دەکا ئەوەی کە دەرکەوت پێشتر ڕێنمایی زیلینسکییان کرد کە ئێوە بە جەنگەکان کۆتاییتان پێنایە و بە گوشارەکانیش رووسیا کۆتایی پێنایە ئەوانە بۆ هۆکاری ئەوەی شتێک هەیە مرونەت هەیە لە بارودۆخەکە بەڵام ئەوانە بە هەمووی بەشی ئەوە دەکا کە ئەوەی چاوەڕێیان دەکرد دەست بە دوگمەی ئەتۆمیەوە بنرێت ئەو بارودۆخە خاو دەکاتەوە بەڵام جەنگەکە زیاتر تەکنۆلۆژیا کەواتە دوور دەکەوێتەوە جەنگە کلاسیکیەکە لە مەیدان و گۆڕەپانی ئۆکراین و لە هێرشەکانی رووسیا بەردەوامی دەبێت بەڕێز مامۆستا کاوەتەیب مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی سپاس کە لەگەڵمان بووی لاولێرەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت